بە پارێزگابوونی هەڵەبجە هێشتا نەبووتە ئەو خەونە بەدیهاتووەی هەڵەبجەیەکان کە پێشتر چاوەڕوانی بوون بە شێوەیەک بەرەو پێشچوون و ئاوەدانکردنەوە خزمەت بەو شارە لە سووڕی متبووندایە. ئەوەشی گرنگ و پێویستە بۆ بەرەو پێشچوونی شارەکە هەنگاوی سستی بۆ دەنرێت. هەڵەبجە تا ئێستا شوێنێکی گونجە و مۆدێرنی بۆ مامەڵەی کاسبکاران و فرۆشیارانی لێ نییە. ئەم شوێنەش کە هەم عەلوەی هەڵەبجێ و هەم گەراجی وەستانی ئۆتۆمبیلە زیاتر لە 10 ساڵە کاری مامەڵەی کڕین و فرۆشتنی میوە و سەوزە و بەرهەمی جوتیارانی سنوورەکەی تێدا دەکرێت و لە 12 قاتع پێگاتووە. نەبوونی هیچ خزمەتگوزاریەک کاسبکارانی هەڵەبجەی نیگەران کردو و داوا دەکەن شوێنیان بۆ دابین بکرێت و لێرە بگوازرێنەوە. ئەمەی کە هەیە گەراجە، گەراج نابێ بە عەلوە، عەلوە ئەبێ بە ڕادی هەبێ، عەلوە بێ شوێنی سیارەوەسانی هەبێ، عەلوە بێ شوێنی مزگەوتی هەبێ. گەراجە کابرا یاوێتی بەکرێ بە ماگانە، حکومەت تۆ ئیشت چییە؟ عەلوەیەک دروست ناکەی، گەراج دروست ناکەی، یعنی بەتەمای چیت؟ 11 قاتع یەک بەلوعی هەیە. وەرە تۆ حسێبی کە هەرە بیکەرە ئاوی دەبەکان و بەشی تەرمۆزەکە ناکە. کابرا سیارەیە تێ ئەوەسینێ بکرێ بە. ئەوە نییە بڵێ وەڵام بە بەلاشە عەلوە کابرا چشتە کڕێ ئەم لەکری گەراجەکەی لێسەن اینجا ڕاتە دەرەوە. یعنی ئەگەر هیچیش نەکرا کابرا مەعمەلەکە ڕێنەکەی بەدڵیشی نەبێ شتێکی بەدڵ نەبێ ئەبێ کری گەراجەکە باش تێزەرەکە اینجا ڕاتە دەرەوە. ئەو خواردن و ئەو سەوزە و میوە کە پێویستە بە ڕادێکی هەبێت هیچ شتێکی پێم وایە شیاوی خواردنیش نییە. ئەوەی کە ڕۆژێ بەسەریاشەیە بەفرە بدرێ. ئەمەش گەراجی گواستنەوەی هاوڵاتیانە بۆ شارەکانی دیکەی هەرێم کە شوێنەکە لەلایەن شۆفێرەکانەوە بەکرێ گیراوە بە 1 ملیۆن دیناری مانگانە لە کاتێکدا هیچ خزمەتگوزاریەکی نییە. هەر ئەمانەش وایان کردووە هاوڵاتیان بڵێن سیمای هەڵەبجە تا ئێستا لە پارێزگا ناچێت. وەڵی هیچ خزمەتگوزارێکی نییە گەراجی ئێمە خۆمان گرازگە پارە گرتومانە لەسەر ئەرکی ساقان گرتومانە ئێمە شوێنەوە بەدابین کراوە تا ئێستا هیچ شتێکمان نەکراوە، هیچ شتێکی نییە. نەکە پرمان هەیە بۆ سیارەکان نە هیچ شتێکمان نییە. وەکو هیچ سیمایەکی پارێزگای پێوە دیار نەم شاری ئێمە. بەوتەی قایمقامی هەڵەبجە بە وەکالات 20 دۆنم زەوی بۆ دروستکردنی تێرمیناڵێکی گشتی دابین کراوە، بەڵامی جۆبەرێنێک ئامادە نییە پرۆژەکە وەربگرێت. ئەوەش دەخاتە ڕوو لە ماوەیەکی نزیکدا دەست دەکرێت بە دروستکردنی شوێنی عەلوەیەکی ستاندارد بۆ هەڵەبجە. هەڵەبجە هەتا ئێستاش عەلوەیەک و گەراجێکی ستانداری نییە بۆ گواستنەوەی خەڵکی لێرەوە بۆ شارەکانی ترەوە. هەردوو بابەتەکە ئیشی لەسەر کراوە. سەرەتا لە عەلوە دەست پێ بکەم دراوە بۆ بەرهێن دوای بانگەواز و ئیشە قانونیەکانی تەواو بۆ بەرهێنەی کە وەریگرتووە قەرارە لە ماوەیەکی نزیکا دەست بەکار بێت لە دروستکردنی و لەلایەن شارەوانی هەڵەبجەشەوە شوێنی بۆ تەحدید کراوە کە ئەکەوێتە ناوچەی پیشەسازی هەڵەبجە. بەڵام بەنسبەت گەراجەوە دوای ئەوەی کە بانگەوازیشی بۆ کراوە بەهۆی ئەوەی هیچ وەبەرهێنێک ئامادە نییە وەری بگرێت و بیکاتەوە. لە چەند ساڵی ڕابردوودا دەیان پرۆژەی خزمەتگوزاری لە هەڵەبجە بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانیان ڕاگیراون و هەنگاوی ئاوەدانکردنەوە و بوژانەوەی شارەکەش تا ئێستا بەپێی پێویست نەبووە. بەڵکو بە پێچەوانەوە هاوڵاتیان دەڵێن بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە تەنها مەرەکەبی سەر کاغەز بووە و هیچی تر. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.